شۆڕش ئێرە دەنگی ڕاپەڕینی چەوساوەکان ێوارەیەک دەوری سەعات دوای سەعات 5 جوانە دوو تەیارە هاتن جەمحێک لە ڕەفیقەکان لێرە شەید خودی ئەو جێگا یەکدۆک لە ڕەفیقەکانی دەفتەری ساسی لێدا دەنیشتن عینی ئێرە ئەمە جێگای ئەوان بوو هەر ئەمە نابەتەنیا و پشتەوەش تۆزە سەرەوەتر هەر هەو بوو یەکدۆک لە ڕەفیقەکانی دیکەش لەوێ بوون ئەو دەم ئەو کات پشتی ئەمدارە تەسلیحات ئێستا دەچین لە وڵاترە بەڵێ لەو دوی ئەمدارەشە چونکە شوێنەکەی دەبوو یا بڕەک تۆزێک تەریک بووە لە سادرەکان بۆ خۆی شوێن لەگەڵ چادر و سەختمانیشیان بۆ دروست کرد بوو ماڵک زۆرتر چەک و میهیمات و شتمانە و دەمێزگار زۆر بوو هەمووی لەوێدا بوو ئێستا دەچینە جێگایەکەی ئەم شوێنانەی کە تەختکراوە ئێستا ژێرەکەی سیمان کراوە هەمووانە ماڵی پێشمەرگە بووە و ئۆرگانەکانی ماڵی ئۆرگانەکان بوو ماڵی ئۆرگانەکان و ئەندامانی دەفتەری سیاسی کۆمیتە مەرکەزی و بە ئیزافەی پێشمەرگەش بەڵێ و بەشێکی ئەو نووسەران و بەخشی فەنی و جەماعەتی ڕادیۆ ئاشکاریان کرد نیشاخانەوە دەبوون ژنیان هەبوو هەتا هێندێک منداڵیان هەبوو ئەو دەم زۆر خان و شتەمان لێرە نەکرد بەوە ڕاستەکە زۆرتر چادر بوو ینی زۆر لە مێژ نەبوو ئێمە هات بووین ئێرەکانێ لە مالومەوە هات بووین بۆ ئێرەکانێ و هیچێک لە خاتراتەکانی کە ئەو کات بوو ئێمە لە مالومە تۆپباران کراین لەلایەن ئێرانەوە تۆپباران کراین ئێران حەملەی کرد شەڕ ئێران و عێراق بوو هەر بۆیە لە مالومە گوێستمانەوە مالومە کەوتۆتە مەنتقەی ماوەت و ئەوانە لەوێ شەهیدماندا بریندارماندا من ناوم محەممەدی عاجمەلەیە خەڵکی گوندی کەوبێنم دۆڵی شاورێ لە یادمە ئێوارەیەک دەوری سەعات دوای سەعات 5 جوانە بوو دوو تیارە لە ئاسمانی ناوچەکە دەرکەوتن لە ئێوارەی 15 پێنجی ساڵی 1970 لە ئێوارەی دەرگانێکی ئێوارە کە ڕۆژێکی هەوراوی بوو نیمچە هەور بینی بانگی عەسر و بانگی ئێوارە دوو تیارە هاتن بەسەر مەنتقەکەدا و دوای ئەوەی کە ببێ سوڕانەوە بە نزمایەکی یەکجار نزم خولێکیان بەسەر منتقەی بۆ تێدادا دیار بوو کە دووسێ قومبەلەیان لەو منتقەیەدا ئیتر سەرەتا نەمانزانی کە کیمیایە بەڵام دوای چەند دەقەیەک جەماعەتی کۆمەڵا هاتنە خوارێ کە تیارە ئەوانی بۆمبەباران کردبوو بە کیمیا دەنگێکی کەم هات پاش ماوەیەکی کەم لە ڕۆیشتنی تیارەکان کە بەرەو منتقەی کارۆخ و هەڵەمەند ڕۆیشتن بە تەوەجوهی لای تورکیا ماوەیەکی کەم منتقەکە زیاتر تەماوی دوژاوی بوو ڕەنگێکی شینی داگەڕا مشاوەشتێک لە ناوچەکەدا پەیدا بوو کە بینیمان ئێمەش جوڵای ناچار بووین کە هاتین بەرەو منتقەکە و ناوچەی بۆتێ ئێمە لە کەڕەکەەوە هاتین سیارێکی پیکاپمان پێ بوو
لەگەڵ حەمەی کاکەم زەی مامەوەوانە نەتیجە دیتمان کەوا بریندار و شت هەیە سێ بریندارمان لەو بریندارانە بار کرد کاتە خوارێ مەجموعەیەک برینداریان پێبوو لەوانەوە زانیمان کە ئەمە کیمیا لە منتیقەی بۆ تێو لە ئۆردوگای کۆمەڵی داوە بەرحاڵ کاریگەری لەسەر منتیقەکەی ئێمە شەو بەڵام لەبەری تۆزێک دوور بووین ئەوەندە کاریگەری نەبوو خەڵک بریندار بکات دوای کە بۆمان دەرکەوت بەشێک لە هاوڕێیانی کۆمەڵە بەهۆی ئەو کیمیا بارانەوە بریندار و شەهید بوون من لەوانە چەند هاوڕێیەکم دەناسی مستەفای ئیسماعیلی مستەفا زادە لەگەڵ ئەحمەد کە خەڵکی شاری هەولێر وابزانم لەگەڵ هاوڕێی خۆشەویستم جەلال پێنجوێنی کە هاوڕێیەکی نزیکم بوو چەند جارێک سەردانی ماڵی ئێمەی کرد بوو ئەوانە لەم بۆمبارانە شەهید بوون و دیتمان خەڵکی زۆر بەپێت بەرە و خواردێتەوە بەرە و جادەی ڕانیە و ئەوانە دوای ئەوەی کە ئەمە ئەو سێ بریندارەمان بار کرد یەکسەر ڕۆیشتن بۆ خەستەخانەی ڕانیە و بە ماوەیەکی زۆر کەم دیتمان سیارەیەکی یەکجار زۆر خەڵکی زۆر لە خەڵکی ڕانیە و گوندەکانی دەور و پشتی بەهانای بۆ تێوە چوون دیارە ئەو ڕۆژی کارە ساتبار بوو خەڵکی زۆر لە پێشمەرگەکانی کۆمەڵە شەهید بوون و دوای ئەوەی کە ماوەیەکی پێچوو گەگەڕاینەوە تەماشامان کرد ڕووبارەکانی هەموو سپی هەڵگەڕاوە لە گیانەوەری ماسی و قڕژاڵ و بۆ قۆوانە کە دیار بوو قومبەلەی بە ئاوەکەش دادا بوو ئەو منتیقا هەمووی کیمیاباران کرا و خەڵکی زۆر یا شەهید بوو مەجموعەیەکی دیکەش بوون بەرحاڵ خەڵکی ناوچەکە کە زانیان تیارە بە کیمیا لە ئۆردوگای کۆمەڵیدا و شەهید و برینداریان هەیە خەڵکێکی زۆر بە فریانەوە هاتن بریندارەکانیان گواستنەوە بۆ نەخۆشخانەی ڕانیە ئەوەی من دیتم تەنیا ئەوەندەم دی کە لاشەیەکی زۆر و پێشمەرگەیەکی زۆر کە شەهید بووم لە بریندار و لە شەهید بەرەو خواریە هێنانەوە ئەو کات قسە لەسەوە بوو کە گوایە 25 کەسی تیا شەهید بووە ئەمە بۆ خۆی ڕنگدانەوەیکی زۆر ناخۆشی لە ناو خەڵکدا هەبووە ئەڵسکەوتی پێشمەرگەکانی کۆمەڵە لەگەڵ خەڵکی ناوچەکە زۆر ئینسانانە بوو لەبەرەوەی کۆمەڵە هێزێک بوو کە لە ناو خەڵک دروست بوو هێزێک بوو کە لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی دەستەنگ پێکات بوو ئەیانزانی مەحاناتی خەڵک چییە پێداویستەکانی خەڵک چییە و لەگەڵ خەڵک ئەو پڕی ئینسانیەتیان ئەنواند بەزگە لە باشی فەندی و ئەو ڕفیقانێک کە بڵێن بۆ ڕادوە کاریان دەکرد ئەم بۆ نەشاتەکان کاریان دەکرد بەزگە لەوان بەڵێ لە گوردانی 24 مەهاباد ئەو دەمچونگە و کات گوردانەکان ناوچەکان ئەو دەم ناوچە بۆ گەستانە بوو هەر ناوچەی گوردانی خۆی هەبوو هەر ناوچە کۆمیتە ناوچەی خۆی هەبوو هەر ناوچە و مقەڕات و شوێنی خۆی جیاواز بوو جا بەنۆرە دقیق لە بریم نەماوە مانگیان دوو مانگ بەڵام مانگی جارێک یا دوو مانگ جارێک دەیان گۆڕی ئەم کات کە شیمیای بارانەکراین نۆرەی ناوچەی مەهاباد گوردانی ناوچەی مەهاباد لێرە بوو کە پێیان دەگوت گوردانی 24 ئەوان بەڵێ پێشمەرگەی چاکیان لە شەهید بوون لە گوردان بۆیە ئەم کاتێک هەر ناوچەیەک دەهات ئەم پاگا بەجگە لە پرسنێری خۆی ناوەندی ئەڵبەتە پرسنێری ڕادوێ و نەشیات و بەشی فەندی و پزیشکی و هەموو ئەوانە کە هەبوون بەزگە لەوانە هەر دەمە و ناوچەیەکی داات پارێزگاری لە ناوەندی دەکرد بۆ ماوەی مانگێک دوو مانگ ئەویان دەگۆڕ ئێوە کەداتنەوە بۆیە دروست لەو کاتەدا بەڵێ هەم پاگا و هەم پارێزگاری بەدەست ناوچەی مەهاباتەوە بوو ئەو ڕۆژەی ئەمە کۆنگرن بۆ سێ ڕۆژ بۆ کۆنگرە بۆ ڕەفیقەکان ناندێش خەڵک بەو دۆڵی دابێن هات چۆ بکەن پێیان وا بۆ مامجەلا لێرێ بەخۆ بە 1500 پێشمەرگەی گزارشیان بە مەخابەراتدا بۆ هاتن کیمیایان لێدا کە هەر لەو کاتانەدا کۆنگرەی شەشیش بوو بەڵام ئەوەی کە بۆ لە کۆنگرەکەی نەدا بە نەزەری من ئەو دقیق نەیدەزانی کۆنگرە تەواو بووە لەنایەکێک لە هەدەفەکانیەوە بوو کە لە ئەندامانێکی زۆری ناوچەکان و شوێنەکان تا لە تشکیلاتی نهێنی کۆبوونەوە بۆ کۆنگرەی شەش و نوێنەرانی کۆنگرەی شەش بوون بەڵام دوو ڕۆژ یا سێ ڕۆژ دەقەن ڕۆژەکان لەبی نەما بەڵام دوو ڕۆژ یا سێ ڕۆژ بوو کۆنگرە تەواو ببوو کە وها لێداین خەڵکەکان گەڕابوونەوە بۆ ناوچەکان و شوێنەکانی خۆیان بەشی زۆریان و بەشێکیش لە ئۆردوگا و لە ئەندامانی کۆمیتەی مەرکەزی لێرە گوێزرا بوونەوە شوێنێکی کەمان هەیە لەو دی و ئەمە ئۆردوگای گوڵان بوو پێیان دەگوت گوڵان دەیەکە نێوی گوڵانە بەشێک لە ئۆردوگاکەمان چۆ بۆوێ ئەنی هەموو خەڵکەشمان لێرە نەما بوو دەنا خۆزگار زۆر شەیدمان دەدا بەڵام ئێرە بڕێک سووک ببوو چونکە دەمانەوێت بگوێزینەوە بۆ گوڵان
و بەشێکی زۆر لە کۆمیتەی مەرکەزی و لە هاوڕێیان دیکەش چوبوون بۆ ئەوێ. کۆنگرەکە تەواو بوو کوتیان ئەوەی ماڵی نزیێکە بڕاتەوە ئەوەی میوانەکانی شندوریشن ناو دەبێت لێرە بن. ئەمە شێوە ڕۆیمەوە بۆ ڕانیە ماڵن لەوێ بۆ وەسپەی نەڕا ئەمە هەر شەو بۆ خەبەرن وات تی لە بۆ تێ ڕفێکەکانیان کیمیایی لێداون بۆ مارانیان کردوون کیمیایان لێداون بریندار و شەهیدی زۆرن هەیە. ئەمەش لەگەڵ جەماعەتێک هاتینەوە بۆ ئێرە هاتینەوە بێرە بریندار و شەهیدەکانی بریندارەکان هاتن لە بۆ ڕانیا خەڵک بەڵا بەبیرن وهات خەڵکی ئیڕانە زۆر چاک بەبیرن وهات شیر و شت و ئەوەی پێویست بۆ بۆیان هێنایی. زۆر لە مێژ نەبوو شتیما بارانی هەڵەبجەکرا بوو. دەوڵەتی عێراق هەڵەبجەی کە کیمیا باران کرد کۆمەڵە ئەو دەم هەڵوەستێکی توندی گرت محکومی کرد. دەتوانین دوو بەشی وەکو بەسپۆسشتی سەرەکی و ئەسلیدا بنینەوە کات. یەکیانەوە بووکە کۆمەڵە هەڵوێستی توندی گرت بەرابەر بە عێراق ئەو کات کە هەڵەبجەی شیمیا باران کرد و خەڵکی هەڵفار کرد و خەڵکی کوشت و دیاتەکانی ڕوخاندن و ئەم وعزەکە بەسەر کوردستانی باشووری داهێنا. یەکیشانەوە کە بەڵێ ئەمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی بە قەولی ئەو دەمیش هێندە خەڵک پێیان دەگوتی داگوت ئامۆزان ینی وەکو ئامۆزایەکێتی ئێمە ناوبان دەبردرا بۆیە پێشمەرگەی یەکێتی بەڵێ داهاتن یارمەتیمان دەکردن بریندارمان بۆ دەرمان دەکردن خەڵکمان بۆ ڕادەگوێستن ینی هەمووانەمان دەکرد ئەوەش بە خۆی دەلیلێک بوو کە لێدان. بەخشی فەندی و نووسەرەکان و نووسەرانی ڕادوێ دەنگی شۆڕشێران لێرەدا لەو مەسیرەیەدا بوون. پرسندەکەی لەکن ئەم دارێ ئەو بەرەیە نازانێت سا جێیەکەشی بە تەختی ما بێیان نە بەڵام ئەوێ جێگاکە کێ کاریەکە نازانی بیر ئەوانەی کە گۆیەندە بوون ئەوانەی کە چزانم بە کۆنتترۆڵی تکنیک و شتەکانیان دەکرد ئەوان لێ کاریان دەکرد. ئەم کاتە جەمحێک لە ڕەفێقەکان لێرە شەید بوون تایبەتە ناوانێک کە بەخشی فەندی بوون لە ڕادیۆ کاریان دەکرد وەکە شەید حەبەی و شاریان و جەمحێک لە ڕەفێقەکانی نووسەر ئەو کات لەم دۆڵەدا. چەند کەس بوون ئەو کەسانی کە لێرە شەهید بوون؟ کولەن 23 کەسمان لە شەهید بوو لەم دۆڵە بە ڕۆژی شیمیا بارانەکەی. یەک دوو ڕۆژی دواتر چەند کەسێکی دیکە شەر شەهید کران چونکە جاری دووەمیش دووبارە هات لێداینەوە بەڵام بە شیمیایی نا. 23 کەس ئەو کات شەهید بوون حدودەن 300 کەس بریندارمان هەبوو. خەڵکێکی زۆر شیمیایی گرتی خەڵکی ڕانیە زۆر فەورەن خەڵکی ڕانیە خەڵکی باشووری کوردستان هاتن بە هاوارمانەوە بریندارەکانیان ڕادیۆسن بۆ سلێمانی و ڕانیە و خەڵکی و دەوروبەرە زۆر هات هەستوە لەوە دەم خەڵک لەو دۆڵە خەوەکو خەڵک و گودیهاتەکان نەمابوون بەڵام لە شارەوە هەر فەورن خەڵک و هاواری خەڵک هات بە دادمانەوە خەڵکانیان ڕادیۆست بۆ خوارێ بۆ ناوڕانیە بۆ سلێمانیەوەوانە. لێرە ئەو ڕەفیقانەی بەخشی فەنی شەید بوون دروست لەم جگایە ئەلەم بەشە لەو قسمەتە گوردانی 24 مەهاباد لە خوارێ بوو دوای دەچینە جگایەکەی ئەوان لەوێ شەید زۆرتر شەیدیاندا و قسمەتێک لە ڕەفیقەکان کە شیمیاکە لەیدان و کێوە هەڵگەڕان ئەو کات بردیانن بۆ ئەوێ و بۆ پاگایەکمان لەوێ بوو چون شیمیاکە زۆرتر دەنیشتە ناو دۆڵەکە ئەوە کە تۆزێک بتوانانی بە دەرسی و خۆت بگەێنی بە بەرزایەکان کەمتر بریندار دەبوو.
دەنگی کۆمەڵەیە دەنگی شۆڕش ئێرە دەنگی ڕاپەڕینی چەوساوەکان